لیارەکانی پاڵاوتنی هاوبەشی جامی جیهانی 2026 و جامی نەتەوەکانی ئاسیای 2027 و لە کۆمەڵەی شەشەم شێرەکانی ڕافیدەین لەسەر یاریگای نێودەوڵەتی بەسڕا پێشوازیان لە هەڵبژاردەی ئیندۆنیسیا کرد. لە سەرەتای یاریەکەوە عێراقیەکان باڵادەست بوون تا لە خولەکی 20 بەشار ڕەسەن بربەستی یەکسانی شکاند و گۆڵ یەکەمی بۆ خاوەن ماڵ تۆمار کرد. لە خولەکی 35 لە بەرزکردنەوەیەکی عالی جاسم بەرگریکارانی ئیندۆنیسیا گۆڵەکەی خۆیان کردە ئامانج و گۆڵی دۆمی عێراقیان لەسەر خۆیان تۆمار کرد. لە کۆتا خولەکی نیوە یەکەم و لە یەکەم دەرکەوتنی ئیندۆنیسیەکان لە ڕێگای شاین پاتیناما توانیان بە گۆڵ یەکەم بگەن و جیاوازیەکە بۆ گۆڵێکەم بکەنەوە. لە نیوەی دووەمی شێرەکانی ڕافیدەین لە پێشڕەوی بەردەوام بوون. لە خولەکی 60 و لە یەکەم مەترسیەم گێمە ئوسامە ڕەشیدی کەرکووکی گۆڵی سێمی بۆ عێراق زیاد کرد. یوسف ئەمین لە نیوەی دۆم لەلایەن کاساسەوە بەشداری پێکرا. ئەمە یەکەم یاریلاوە دەربەندیخانیەکە بوو بۆ هەڵبژاردەی یەکەمی عێراق. لە خولە چێشتاوێک بە ئەسیستێکی نایابی عەلی جاسم یوسف یەکەم گۆڵی خۆیشی تۆمار کرد و شێرەکانی ڕافیدەینی کردە خاوەنی گۆڵی چوارەم لە یاریەکە. لە خولە چێشتا و هەشت عەلی حەمادی کۆتایی بە هەموو شتێکێنا و گۆڵی پێنجەمی بۆ خاوەن ماڵ زیاد کرد. جارێکی دیکە جێپەنجەی عەلی جاسم دیار بوو خاوەنی ئەسیستیم گۆڵەش بوو. هەرچەندە هەڵبژاردەی ڤێتنامیش بە 2 گۆڵی بێوەڵام لە فلیپینی بردەوە بەڵام عێراق بە جیاوازی گۆڵ پێشەنجی کۆمەڵەکەی گرت. یاری داهاتووی عێراق ڕۆژی سێشەممە لە هانۆی دەبێت بەرامبەر ڤێتنامی ڕکابەری. حوسێن محەممەد، کەناڵی پێام.